دیارە ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کردنەوەی دەرگایەکی نوێیە بەڕۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا. دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی کاریگەریە باشەکانی ئەم ڕێکەوتنە بتایبەت لەسەر هەرێمی کوردستان. دکتۆر شاڵاو عەبدولخالق شارەزای سیاسەتی وزە میوانمە لە ستۆدیۆ ئامادەیە. دکتۆر شاڵاو زۆر بەخێر بێیت. زۆر سپاس. با بڵێن ئەم ڕێکەوتنە چی لە سیاسەتی وزە دەگۆڕێت؟ ینی خاڵە باشەکانی ئەم ڕێکەوتنە بۆ هەرێمی کوردستان چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریە. بەڕاستیەکە لە سەرەتا باسی ئەم ڕێکەوتنامەیە بکەین ئەتوانین بڵێن ڕێکەوتنامەیەکی گرنگە، ئاسۆیەکی کردەوە بەڕووی ئەو دەرگایانە داخراوانەی کە لە نێوان هەرێم و کوردستان و حکوومەتی ناوەندیا بوون لەسەر پرسی وزە، لەسەر پرسی نەوت و گاز و چۆنێتی بەڕێوەبردننی. ئەم ڕێکەوتنە وەکو بەڕێز کاک مەسعود بارزانی باسی کرد، سەرەتا وتی ئەمە ڕێکەوتنێکی کاتیە، دووهەمینیشیان ئیرادەیەکی لە پێش پشتەوەیە بۆ ئەوەی کە بتوانێت لەسەر بنەمایەکی دروست دەستوری عێراقی لە بەرژەوەندی هەموو عێراقیەکان جێبەجێ بکە کە ئەمە زۆر گرنگە. واتە ئەم دیێڕە قسەیەکمان پێ دەڵێ، ئەویش ئەوەیە ئێمە هەموو هیوای خۆمان نەبەخشیەوە بەم ڕێکەوتنە، ئەمە ڕێکەوتنێکی کاتیە. دووش بەڵام ئەمەش بۆ مانایە کە ئێمە نەتوانین مامەڵە بکەین گەشتبیر بین لەگەڵ حکوومەتی بەغدایە. ڕاستەکەوتنێکی کاتیە دکتۆر، بەڵام نابێتە بناغە بۆ یاسای نەوت و غاز کە دەمێکە هەرێمی کوردستان داوا دەکاتە یاسایە لە عێراق بێ بەوەی بەرچاوڕوون بێ بۆ هەناردەکردنی نەوتی خۆی. بەڵێ هەر بۆیش ئەڵێ بەشی دووهەمی قسەکانی من ئەوە بوو کە باسەوە بکەم کە ئەبێ بە بنەمایە، گواتە ئیتر ئێمە ئەو ئامادەیەمان هەیە کە ئەم بنەمایە ڕێڕەوێک بێ بۆ کردنەوەی ئەو دەرگایانە بەڕووی چی یاسای نەوت و گازدا، بەڕووی ئەوەی کە جارێکی تر لە ناو بودجەیە بەشی هەرێمی کوردستان زامن بکرێ. لە پاڵ ئەمەشدا کۆمەڵێ خاڵی پۆزیتیڤی هەیە. خاڵە پۆزیتیڤەکانی یەکەم ئەوەیە سیاسەتێک دروست ببوو لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدایە کێشمەکێشەیە. بەغدا هیچ کاتێ دانی بۆیە نائەنا کە بڵێ هەڵای خۆم بوو کە هەرێمی کوردستانمان خستە ژێر فشارێکی زۆرەوە بۆیە ئەوانیش نەوتیان هەنار دەکرد. بەڵام ئەم ڕێکەوتنە وتی بەڵێ حکوومەتی بەغدا هەڵە بووە لەوەی کە فشاری زۆری خستۆتە سەر هەرێم و هەرێمیش نەوتی هەنار دەکرد. کەواتە دەکرێت بڵێن بەم ڕێکەوتنە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پارێزراو دەبێت. دەتوانین بڵێن بەم ڕێکەوتنە ئەو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ناتوانین بڵێن پارێزراوە بێ، بەڵام ئەعترافیان پێکرد، دانیان پێنا کە ئەمە زۆر گرنگە. نزیکی ئەتوانم بڵێم لە ساڵی 2006ەوە تۆ تا 2007 کە دانیشتنەیەکرێت نێوان سەرکردەکانی سیاسی کورد و سەرکردەکانی عێراق، لەو کاتەوە تاکو ئێستا تا بڕینی بوجە ئەوان پێیان وایە کە هەرێمی کوردستان هەڵەیە کە وەبەرهێنانی لە نەوت و گازا کردووە. ئێستا وتیان نە، ئەمە خاڵێکی گرنگ بوو. خاڵی دووەمی گرنگ ئەویش ئەوەیە کە ئەتوان بڵێ متمانی بۆ کۆمپانیا نەوتیەکان گەڕاندەوە بەوەی کە هەرێمی کوردستان بە تەواوەتی هەڵە نەبووە کە هاتووە نەوت و گازی دەرهێناوە و بەرهێنانی تیا کردووە. ئەمە یەک. دووش ئیمڕۆ کە وەزارەتی نەوتی عێراقی بڕیاریە ئیعلانی کردکەوە زۆربەی کۆمپانیاکان ئامادەیان دەربڕیوە کە نەوتی هەرێمی کوردستان بە نرخی سۆمۆ بکڕن، واتە دووبارە گەڕانەوەی متمانە و بەها بۆ نرخی نەوتی هەرێمی کوردستان. لە پاڵ ئەمەشدا بابەتێکی زۆر گرنگ هەیە، ئەویش ئەوەیە بمانەوە نەمانەوە ڕێکەوتنە ئابوووریەکان تەواوکەری ڕێکەوتنە سیاسیەکان و گۆڕانکاری جیۆپۆلیتیکەکانن. هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی بەغدا بێتە پێشەوە و تێگەیشتنەکەیان بکەن بە یاسا، من پێم وایە لە ململانی هەرێمایەتەکانیش دوورەکەوێتەوە، چونکە خاتونی بەڕێزلەوەتی کێشە هەیە لە نێوان هەرێم و بەغدایە. ئێرانیەکان بە تەواوەتی پشتگیری حکوومەتی بەغدایان کردووە و هەر بۆ ئەمەش بووە کە دەتوانین بڵین هەرێمی کوردستان پایتەختی هەرێمی کوردستان هەولێر هەمیشە ڕوبەڕووی کۆمەڵێ فشار و کۆمەڵێ درۆن و کۆمەڵێ موشکباران بۆتەوە. من پێم وایە ئەم ڕێکەوتنە وا ئەکا جارێکی کە هەرێمی کوردستان لە ڕووی سەقامگیری ئاساییشەوە بچێتە ئاستێکی باش. باشە دکتۆر، ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا پشتیوانی نێودەوڵەتی هەیە؟ بەڵێ بێگومان پشتیوانی نێودەوڵەتی هەیە. ئەوە من بیرۆڕای منە، ئەگەر پشتیوانی و فشاری نێودەوڵەتیش نەبوایە ئەم ڕێکەوتنە بەم شێوەیە واژوو نەئەکرا. بەڵێ سەرکردە عێراقیەکان هەرێمی کوردستان وەکو بەڕێز کاک مەسعود وتی ئەو شاندەی کە ڕۆیشتووە هەمویان ماندوو بوونە تا بگەن بەم ڕێکەوتنە، بەڵام ئەمریکیەکان بە تەواوەتی لەسەر خەت بوونە لەگەڵ ئەوروپیەکانە و هەروەها تورکەکانیش کەوا 500,000 بەرمیل نەوت کە لە هەرێمی کوردستانەوە هەناردەکراوە نابێ بوەستێ بە شێوەیەکی کاتی
بۆیە پێویستان بە ڕێکەوتن هەیە بێگومان ئەم ڕێکەوتنش پێویستی بە چاودێری هەیە هەموو کاتی ئێمە هەرێمی کوردستانیش ئەوەی دووبارە کردوتەوە ئێمە ئامادەییمان هەیە بەڵام با لایەنی سێم شاید بێ لەوەی کە ئێمە چێ ئەم ڕێکەوتنامانە جێبەجێ ناکە کە لە دوای ئەوەش کۆمەڵی خاڵی گرنگتر هەیە کە یەتە پێشەوە کە پێم وایە یەکیان لەوەیە دوای ئەم ڕێکەوتنە یاسای نەوت و گاز چۆن چارەسەرەکرێ یاخود چۆن دەرەکرێ لە پاڵ دەرکردنی بودجەیە کە هەرێمی کوردستان و ئێمە ژوامان پێ باشە بۆ 3 ساڵ بێ هیچ نەبێ بۆی کە ئارامیەکی ئابووری سیاسی دروستکە لە ناو هەرێمی کوردستان. پێتان وایە لە دوای ئەم ڕێکەوتنە کێشەیەکی وا بربەستێکی وا دەمێنێتەوە بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە یاخود دواتر بۆ دەرکردنی یاسای نەوت و گاز لە عێراق؟ بێگومان لەبەر یەک دوو هۆکار هەموو لایەنە شیعەکانی ناو پەرلەمان لە ناو ئەو ڕێککەوتنامەیانین بەڵکو لایەنە باڵادەستەکان ناڕزاییان دەرنەبڕیوە دکتۆر لایەنە باڵادەستەکان کەواتە ئەمە ئەتوانین بڵێن خوڕەوشتی سیاسیانی هێزە عێراقیەکانن کاتێ ئەبینن ڕێککەوتنامەیە ئاسوویەکی هەیە ئەوانیش ئەیانەوێ بەرژەوەندی خۆیانی تێجگە بکەنەوە ئەوانیش ئەیانەوێ فشار دروستکەن ئەوانیش ئەیانەوێ ئەرقەلە دروستکەن لەم حاڵەتەیە تەسەوەڕەکەم هەرێمی کوردستان لایەنی سونە تا ڕادەیە زامن بووە کە ئەم نەوتە لە بەرژەوەندی هەمووی عێراقیەکانە و لایەنی زۆری شیعەش تا ڕادەیەک بۆیە قەنەعەتی من وایە ئاسۆیەک هەیە بەڵام ئەم ئاسۆیە نابێ ئێمە وا سارد کاتەوە کە لەسەر دوو شت سوور بین یەکەم بابەتی چاکسازی لە ناو پرۆسەی هەرێم و لە سیستەمی بەڕێوەبردننی نەوت و گاز لە هەرێمی کوردستان دووش فرێڕەنکردنی داهاتەکان لە ڕووی ئابوووریەوە ئەبێ ئەمە لەسەر ئەو دوشتە دکتۆر باسی سیستمی بەڕێوەبردننی نەوت و گازت کرد ینی یەکێکی تر لە دەستکەوتەکان یەم ڕێککەوتنە بۆ هەرێمی کوردستانەوەیە کە هەرێمی کوردستان نوێنەریە بێت لە کۆمپانیای سۆمە لە ئاستێکی زۆر باڵە ینی کەواتە هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت لە داڕشتنەوەی سیاسەتی نەوت و هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت نەک تەنیایی هەرێمی کوردستان بەڵکو هەموو عێراق بەشدار بێ. بەڵێ ئەو قسێ زۆر ڕاستە هەم لە مادەکانی 111 112 لەگەڵ 109 تا 115 لە 115 تا 121 دەستوری عێراقی هەموو باز لە دەسەڵاتەکانەکە باز لە نەخشە سازی سیاسەتی نەوت و گاز و بازرگانی هەموو عێراقەکە ئەوەی کە باسیەکە ئەڵێ بێ لەسەر بنەمایەکی دەستوری و فیدرالی بێ پەیوەندیدار بە سۆمەوە هەموو کاتی ئێمە باسی ئەوەمان کردووە ڕۆڵی حکوومەتی هەرێم و نوێنەرایەتی هەرێمی کوردستان ئەبێ لە دازگا فیدراڵیەکانە ڕنگ باتەوە بەداخەوە ئەتوانم بڵێم وەزارەتی نەوتی عێراقی و کۆمپانیای سۆمۆ هیچ نوێنەرایەتیەکی نەک تەنها کوردەکان بەڵکو و ناوچەکانی تریشیتیانە بەڵکو پێویستە ئەمە بوترێک کە لە ڕێککەوتنامەکە واژوو کراوە ئەمەش جەخت کراوە لەلایەن کەسێکی وەکو کاک دکتۆر فواد حسێنەوە کە باسی ئەوە کرد ئەبێت پەیکەریەتی ستراکچەری سۆمۆ بگۆڕێ کە تعبیر لە خواستی هەمووی عێراقیەکان بکە چونکە ناکرێت تۆ کۆمپانیای نوێنەرایەتی هەموو عێراقیەکان بکە لە پاڵ ئەمەشە ستراکچەری وەزارەتی نەوت لەگەڵ وەزارەتی سەلامەت سروشتەکان کە دڵنیام ئێمە بێ گەشتبین بین. زۆر سپاس بۆ هیوای و گەشتبینیار بەردەوام بێ دکتۆر شاڵا عەبدولخالق شارەزای سیاسەتی وزە سپاسکە لەگەڵم بوویت.